هەتا نەڵی کۆڵانی پاتاران ئەخە جێی فەقیرانە بەڕاستی جێی فەقیرانە کابراشی دەورە من دێتە ئێرکوانە دەرێ وڵای ئێرکوانە دزیاری لۆ دزیاری برام دەوەرە ئیستاعیسای لۆ دزیاری ئەمەش هەموو فەقیر دەکڕینەوە لەنێو پیشەسازی باشووردا تاوەکو نەڵی کۆڵانی پاتاران خەڵکێک نازانی ئەم کۆڵانە کوێیە و ئەم ناوە بۆ ینی بۆچی ناوی لێنراوە پاتار هەندێک دەڵێن لەبەر ئەوی شتەکانی هەرزانە هەندێکی ترش دەڵێن لە قەدیم وەکو ناوەکەی ئاوا ڕۆیە ئیدی بەو ناوە هاتیتە دوێ من دەمەوێت پرسیار لە مام ئەوڵا بکەم کە نزیکەی 30 ساڵ لێرە مام ئەوڵا سڵاوت لێبێ باسی ئەوم بکە ئەم ناوە لە چاک یاخۆ خێربی بەڕاستی ئەمە چەند نوت 92 ئانە ئەمە بەڕاستی لەکن معاملە سیجیبی لە سەبەتانی شتی ئەشماندا دەنا ئەشاگەل عالم کابرێت شوشتی ئەشای دێنە دەمان کڕی لێمان دەکرد لێمان دەفرۆشتەوە بەڕاستی ئەو مشکلەکەی ئەو دوایش بەرەبەرە تەوزعیانکردنی ئەمە هینە ئێرکوانە دوایش حکومەتی هەرێم کوردستان ئەو دوکانانەی داینی ئێستا ئێرکوانە بووتە ڕسمی هەر کەس بەنەی خۆمان هەر کەس بەنەی خۆمان هەتا نەڵی کۆڵانی پاتاران ئەخە جێی فەقیرانە بەڕاستی جێی فەقیرانە کابراشی دەورە من دێتە ئێرکوانە دەرێ وڵای ئێرکوانە دزیاری لۆ دزیاری برام دەوەرە ئیستاعیسای لۆ دزیاری ئەمەش هەموو فەقیر دەکڕینەوە تا کابراکی ئەو مەچنیش دەکری بە 6 وەرەقەی بەخوا لە ئیستاعیسەر بە 12 وەرەقەش ناداتی نیوە قیمەتە ئەو کابرا منشە لەمە کڕی بە 3 وەرەقە و نیوی ێ بەخوا ئەمتی بە 6 وەرەقە نادات لێنێت چکە هەرزانە لێوێ خەرکەکە دەری کاکە وڵای شتەکەت دزیاریە ینی ماری خەرچێن نا بێلاکەس ینی جگە لەو ناوی لە پێشودا ناوێکی تری هەبوو دوای بازاری دزان بلاکس ئەچکە جێی فەقیرانە لێوێ خەرکەکە و قسەی دەکە جێی فەقیرانە بەڕاستی ئەگە عالم دەی وەگرێ ئەمە پێنجی وەردەگرن نیو عالم دێ لە دوو ئارزانی دەکەڕە بەڕاستی عالمەکە فەقیرە ملەتەکە فەقیرە هیچی نییە ماڵ ژمارەتان ینی چەند کەس بوو لەوێن دەرکە لەوانەیە ژمارە 15 نەفرەکمان زیاتر نەبوو هەر ئەوەندە ئێستا لەوانەیە 30 دوکانە ئێستا 30 دوکانە هەمووش لە خوای بەزیاد هەموو خزمێکی لەخوای بەزیادی ئەو کەلوپەلانە ینی هەمان ئەو کەلوپەلانەیە کە لە شوێنەکانی تر دەفرۆشن ئەمە دەشکڕینەوە ئێستا کابراایك ئێستا لە خارج دێنێ شای دێنی ئێستا ئەو مەشیانە لە خارج دی دەچین لا ئەوی دەکردنەوە لە ئاوێ دەکردنەوە دێن لێرکوانەکمان دەفرۆشنەوە جگە لە بابەتی مەچنی بۆ بزانم ینی دواوەی پیکا بوو هەموو شتێک دەزانیت ئەمە بە ڕقەمیش دەکردین ڕقەم هەولێر دەکردن لەخۆمان لۆ تەفژی ڕقەمەکەی دەینە حکومەتیوت کە لۆ خۆمان ئەوەی ئەوە نییە بەس مەچینەوە بابەت کامل ئێستا ڕقەم هەولێر ماوە هەموو هەولێرە لەخۆمان دەکردین کابرای شوشت و ڕقەمەکە چکە دە ڕقەم دی ڕقەمەکەی دەدەینی دەدەین خۆمان دەفرۆشین هەیکەرەکەش بە خۆمان دەفرۆشین ئەوەی مشکلەکە جیاوازی نرخەکان زۆرە لەوانێت 4 وەرەقەی فەرق بێت 4 وەرەقە زۆر لە کابراایکی ئەگەر بە نوێتی بکڕی بە 10 وەرەقەی لێرە بە 5 بەدەستی نیوەنی فەرقێ ئەدی نیوەنی فەرقێ ئەی لە باری دەسحەق و ئەوانەش دەسەق ئێستا ئەمن مەچینە لەوانێ بە سەدی بەسم لە سعی لەوانێ بە 150 ژووی نەبەستی ئێستا مەچینە خەرچم کردەوە بەخوای ئەرعانی ئالەوانێ و 100 وەگرم و 150 وەردەکەی 50 زۆر لە زەرامەش فەقی جگە لەوەی نرخەکان لێرە هەرزانە دەسعەقشتان هەرزانە تەبع هەرێ ئەو ناوەش لەوە هاتووە کە ئێوە شتان هەرزانە ئەرێوەڵە لەوێ هاتێ کاکە ئەمە وەخت خۆمان لەسەر فەقیری دامەدەنە سەبەتان نیشتووە لەوێ عالەمەکە ئەوە پڕی دایتەمە دەرێک دزیاری لۆ بێتبران لۆ دزیاری ناوڵ ماری خزمنی ماری خۆمان لۆ دزیاری بە پارە خۆشمەندەکە بە پارە خۆشمان دەفرۆش وەسا فاخیر باسی ئەوم بۆ بکەنی تۆ ساڵانێکە لێرەی ئەو ناوە لە چیوە کاکە بەخێراتنی تەلەڤیزیۆنەکەتان دەکەم بەخێبێن سەر چاوم ئەو هەرزانیە لە چ دێتن ئەو سیارانە هەمووی ڕقم هەولێرە مۆدی قەدیمە مەسەن هەتا نووە و ئافتە هەیە دەعام کرایە وەرگەڕایە ئەوانە سکراب دەکرێت کابرا کەش ساکردنیە نییە لێ هەرزانی لێ وێدی مەسن ئەو سیارە لەگەڵ لە ئەوروپا بینی مۆدی نواتیش بی 20 وەرەقە ڕادەوەستی ئەگە لێرە سکراب کرد ڕقەمەکە لۆ مروری بی 5 وەرەقە 6 وەرەقە زیاتر ڕانەوەستی ئەوەی هەرزانەکە لەوێ دێتن ینی ئەنگۆ بە هەرزان دەکردن و لە بەندش بە هەرزان ڕێک بە هەرزان دەکردن بە هەرزانیش دەفرۆشنەوە